کەسانەی کە لە ماڵەوە پشیلەیان هەیە و پشیلە بەخێوەکەن. کۆمەڵێک زانیاری ئەبێت لەسەری ڕەچاو بکرێت، کۆمەڵە گەڕێنمایی هەیە بۆ ئەم کەسانە چۆن مامەڵە لەگەڵ پشیلەکان بکەن، چۆن خواردنی پێبن، چۆن جێی خەوی بۆ دابین بکەن، بە چیا بزانن کە پشیلەکە یان تووشی نەخۆشی و کێشەی تەندروستی بووە. ئەمانە کۆمەڵێک بابەتن ئەگەر لەم تەوارایە لەگەڵمان بن ئەتوانێت زانیاری باشی لەسەر دەست بکەوێت بۆ ئێوەی خۆشەویست. هەر بۆیە بۆ ئەوەی کە لەسەر بابەتەکەش گفتگۆکەین نەچینە لای میوانی عزیزی بەرنامەکەمان دکتۆر شارە مەحموود کە بەڕێزیان پزیشکی ڤیتەرنەرین. دکتۆر شارە سڵاوە لێبێت، زۆر بەخێر بێ. زۆر سپاس. هەر پێش ئەوە با لەسەر ئەمە دەست پێ بکەن. هەندێک لە کەسەکان پێیان خۆشە پشیلە بەخێو بکەن، ئەیانەوە پشیلەیەک هەڵبژێرن. ئەبێت چ تایبەتمەندیەک لە پشیلەکەیە هەبێت، تەمەنی چەندێک بێت، بۆ نمونە ئایاوا هەیە پشیلێک بڵێ ئەم نیژادەی هەیە، ئەم نوعیەتەی هەیە، زیاتر ئاسان بێت با بڵێن بەخێوکردنەکەی؟ بەڵێ خۆی سەرەتا پێش ئەوەی کە بچینە سەر ئەوەی کە ئایا پشیلەکە چۆن بێ، بێنە سەر ئەوەی کە ئەو کەسەی کە ئەوێت پشیلەکە بەخێوکە ئایا توانای ئەوەی هەیە، توانای بە هەڵگرتنی بەرپرسیارەتی هەیە، چونکە بەخێوکردنی ئاژەڵە ماڵیەکان بەرپرسیارەتیکی زۆری ئەوێت، جیاواز لەوەی کە ئێستا لە ناو خەڵکا بڵاو بۆتەوە بە شێوەیەک وەکو مۆدێل بۆ حەزێکی کاتی تەنیا بۆ چەند کاتێکە یان ئەڵێن ئەمانەیە پشیلێ بکڕینیان پشیلێکیان کڕێ بە بێوی هیچ زانیاریەکیان لەسەری هەبێ بە پارەیەکی زۆر، تەنیا لەبەر ئەوەی کە شێوەیەکی جوانی هەیە، تەنیا لەبەر ئەوەیە هیچ شتێک لەسەر پشیلە نازانن، تەنانەت نازانن چ خواردنێک ئەخوا و ئەو خواردنێک کە خۆیان ئەیخۆن لە ماڵەوە لەسەر سفرەکە ئەوەی ئەیاتێ کە پێی ئەڵێ ئەم پێداویستیانەی هەیە، من نەمزانی و ئەم پێویستیانەی ئەوێ ئەگەر وابایە من نەم ئەکڕێ. ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ئێمە کە لەبەر ئەوەی کە دنیا بەرەو کرانەوە ئەڕوا، ئەوەی کە لە سۆشیال میدیا ئەیبینین، من تۆ ئەو ڕسمێکمان هەیە لەگەڵ پشیلەکەمانیان پشیلەکەمانداناوە شێوەی جوانە، بەرامبەریش حەزی لێ ئەکات و ئەچی ئەیکڕێ. تەنیا ئەوەیە، یان داوای ئەکا، تەنیا ئەوەیە. ئەبێ پێش ئەوە کەسەکە ئامادە بێ کە ڕۆحی ئاژەڵێکی خۆش بوێ، نەک جەستە و شێوەی. خۆی زۆر کات کە باسی ئاژەڵە ماڵیەکانەکەین مێژوویەکی کۆنیان هەیە لەگەڵ مرۆڤایەتیانی بە تایبەتی لە وڵاتانی خۆرئاوایە زیاترە مەڕەکدانەوەی هەبوو، لەوانەیە بەلای خۆمانەوە تۆزێ تازەتر بێ، نامۆ بێ، بۆ لەبەرەوەی تۆ کاو ئاژەڵە بەخێو ئەەکەیت ئەبێ بەشێک بێ لە تۆ، بەشێک بێ لە خێزانەکەت، بەشێک بێ بۆی کە گرنگی و تایبەتمەندی بێتێ، نەک تۆ بەس بۆ کاتە خۆشەکانی خۆت بەکاربێنی. کەواتە پێش ئەوی بڕیار بین ئیتر خۆمان بین یاخو بۆ مناڵەکانمانی بکڕین، چەند گرنگە زانیاریمان هەبێ لەسەر و ئاژەڵە جا چ پشیلە بێ چ سەگ بێ. کامڕۆ باسی پشیلەکەین با تایبەتمەندی پشیلە بزانین، چکە لەبەرەوەی کە هەندێکیان لە جۆرەکەیە و هەروەها بەخێوکردنیە جیاوازە. ئێمە پێشەوە زانیاریمان هەبێ وەی کە گرفتیشمان وەدروست. وەکوتم ئەگەر تۆ خۆت ئامادەکاری ئەوتیا هەبێ و تەمەنە گونجاو بێ بۆ ئەوەی کە بتوانین بەرپرسیارەتی هەڵگری. من ڤیدیۆم لەلایە کە بۆ مناڵی کڕیوە، مناڵی تەمەن ساڵ و نیو 2 ساڵ و بە شەق لی ئەیە یاخود بە شێوەیەکی ناشرین هەڵی ئەگرێ هەڵی ئەیە بوو مناڵە و ئەزانێ بەشێکە لەو یاریانی کە خۆی هەیەی یاری ئەلکترۆنەکان ئەجوڵێتەوە دەنگی هەیە، مامەڵی بووکەڵەیەکی ڕێک مامەڵی ئەوەی لەگەڵا ئەکرێ. ئەمە گونجاو نییە پشیلەی هەبێ هەر جۆرێک بێت، هەر جۆرێک بێت گونجاو نییە. جگەلەوە هەشە تەمەنیشی گەورێ، بەڵام نازانێ مامەڵی لەگەڵا بکات. لەبەر ئەوە بۆیە وتم یەکەم جار کەسەکە ئامادەکاری تیابێ. ئەگەر تۆ کەسێک بووی ئامادەکاری تیا بوو کە پشیلەیەک ڕاگریت و کاتی تەواو هەبوو بۆ خزمەتکردنی و گرنگی پێدانی، ئەمە زۆر مهمە گرنگی پێبێ، چونکە ئەوانیش هەستیان هەیە وەکو چۆن ئێمە خۆمان هەستمان هەیە کە بەرامبەرەکەمان گرنگیمان پێنەیە بێتاقەت ئەبێت تووشی حاڵەتی دەرونی ئەبێت، ئەوانیش بە هەمان شێوەن کە ئەمە کەس لێی تێناگا کێت بۆ لای من پێی ئەڵێم ئەم پشیلەی تۆ بە بەردەوامی ئەگری فرمێسکی هەیە، ئەڵێ بۆ فرمێسکی هەیە، ئەڵێ لەبەری زۆر بەجێڵی دکتۆرە تۆ چوزانی من بەجێڵم لەبەر ئەوەی کە پێوی دیارە، پێوی دیارە ئەمە فرمێسکی هەیە. ئەو کاتێک کە خاوەنەکەی یاخود ئەو کەسی کە زۆرترین تێکەڵی لەگەڵیا هەیە بۆ ماوەیەکی دوور بەجێ ئەهێڵێ چەند سەعاتێک کێتەوە ماڵیشەوە ئەو گرنگی پێنایەت، ئەمە وای لەکە ئەو پشیلەیە بێتاقەت و بێ وەکو خۆیان ئەڵێن جێوی نییە کە یەکسەر ئەڵێ دکتۆرە پشیلەکەمان بۆ جێوی نییە. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە تۆ ئیتیمامی پێنایم. بابێنە سەر باسی ئەوەی کە چی هەڵبژێری.
ڕاستە بەخێوکردنی پشیلە لە دوای تەمەنی 3 مانگەوە کە لە دایکی جیا ئەکرێتەوە باشترین تەمەنە بۆ بەخێوکردن بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ کە تۆ پشیلێکی 3 مانگە هێنا بڵێ ئیتر من هیچ کێشەیەکم نییە و تەواو دامناوە لە ماڵەوە و بێ کێشەیە. گرنگترین شت کە بەداخەوە ئێستا وەکو بازرگانی لێ هاتووە پشیلە لە تەمەنی 1 مانگە لە دایکی جێ ئەکرێتەوە کە شیرە خۆرەیە لە نازی دایکی بێبەش بووە و توانای نییە کە خۆی پێویستیەکانی خۆی دابین بکات چونکە ئەوی لە کوردەواریە کە پێی ئەڵێ پشیلە 7 ماڵ بەچکەکەی ئەگێڕێت ئەمە شتێکی زانستیە کە پشیلە زۆر متعلقە بە بەچکەکەی یعنی زۆر پەیوەستە ئەگەر زۆر سیقەی بە تۆ نەبێت تۆ چەند خاوەنی ئەویش بی کە بەچکەی بوو ناهێڵە لێ نزیک بیتەوە بۆ چکە ئەزانێت پێویستی زۆر هەیە و وەکو ئاژەڵی تر نییە پێویستی بە مەساجکردنە کە دایکی بۆی ئەکە بۆ ئەوکە تووشی غازاد نەبێ ڕێخۆڵەکانی چالاک ببێ بۆ ئەوکە بتوانێت میز و پیسایی بکە کە ئەو کاتە پشیلێتر ناتوانێت ئەو پشیلانین کە لە تەمەنێکی بچووکە ئەفرۆشرێن و یاخود ئەبەخشرێن ناتوانێت خۆی پیسایی بکە ناتوانێت خۆی میز بکە ناتوانێت تەنانەت دوێنێکێکم بینی نەشی ئەتوانی بە تەواتی خواردن بخوا توانای ئەوەی نەبوو فێر نەکرابوو دایکی هەموو ئەمانەی بۆ دابین ئەکا یعنی گرنگە یەکەم شت تەمەنی پشیلەکە بزانێ زانیاری لەسەر هەبێ 3 مانگی تێپەڕان بێ واتە لە شیری دایکی بڕابێتەوە و دایکی دەستبەرداری ببێ چکە و کووتمان ناتوانێت پێویستەکانی خۆی دابین کە جگە لەوەش لانی دەرونی دایکەکە و بەشکەکەش تێک ئەچێتەوە بەڵام بەداخەوە لای خۆمان ببوورە زۆر کات دەڵێ بەم شێوەیە زانیارەکە ڕۆشتوڵێ ئەتا بێچوو بێ بچوو بێ لای خۆم شیری بەمێ گەورەیەکەم لەوانێت زیاتر خۆگری خۆم بێ ئەخر ئەزانی چۆنە ئەوە لەبەر ئەمە ڕاستە نەخێ ڕاستنیە لەبەر چی لەبەر ئەوی کە ئەو پێشنگایانەی کە ئاژەڵ ئەفرۆشن یان ئێستا خەڵک لە ماڵەوە خۆی پشیلەی هەیە و دوای زاوزێکردن و بەچکەی ئەبێ ئەی فرۆشێت هیچ زانیاریەکی لەسەری نییە تەنانەت لەو تەمەنە بچووکە خواردنی بڵین کە پێ ئەوترێ درای فوت خواردنی وشکی پشیلە هیچ تەمەنی گەوری دراوەتێ هیچ زانیارێکی نییە ئەڵێ من ئەوە ماوەتی کێشەی نییە باشە لەوانەیە تۆ بە هەفتەیە کێشەی نەبێت دەڕۆژ کێشەی نەبێت بەڵام لە گەوریە کێشە بۆ دروستەکە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەبێ یاسایەک هەبێ بۆ فرۆشتنی ئاژەڵ وەکو وڵاتە ئەوروپیەکان فرۆشتنی ئاژەڵ و یاخود بەخشینی ئاژەڵ ناکرێت تۆ لەو تەمەنە بچووکە لە دایکی جیاکەیتەوە هەنی حاڵەت هەیە کە جیاوازە دایکەکە سیارە لی ئەیە بە نەخۆشیەک ئەمرێ یان بەحسە حاڵەتێک هەیە جیا ئەکرێتەوە ئەوش ئەبێ کەسی پسپۆر بتوانێ وەکو مناڵی ساوە 2 سەعات جارێک هێنێ من پێی ئەڵم ئەبێت تۆ 2 سەعات جارێ موبایل تەوقیت کەیت 2 سەعات جارێ هەستی شیری بیتە مەساجی بۆ بکەیت و پاکی کەیتەوە بۆ ئەوکە بتوانێ چەند ئەخوا ئەوەش دەدراوی لەشی بێتە دەرەوە بەڵام ئەو ئەڵێ من ناتوانم ئەو بکەم کە ناتوانانی کەواتە ناتوانانی تۆم ئەو مەسئولیاتە وەرگریت ئەبێ مەساجیشی بۆ بکات دوای شیر بەڵێ چ شێوەیە کە ئەم مەساجکردنە شێوازی مەساجەکە و کوتم ئەگەر لای دایکی خۆی بێ کە بینیمانە پشیلەکان دایکیان بەچکەکان ئەلێسێتەوە هەموو لەشی ئەلێسێتەوە ئەو مەساجە بۆی ئەکا جگلۆی کە خۆشەویستی لە نێوانیانە دروستەکە مەساجە بۆ ئەوەی کە ڕخۆڵەکانی چالاک ببێ و بتوانێ بە ئاسانی پیسایی بێتە خوارەوە بەڵام کە تۆ دایکی لەلانە بوو لە تەمەنێکی بچووکە کەواتە پێویستە بە مەساجکردنە شێوازی مەساجکردنەکە ئەبێ و کەسێک کە ئەیکا یەکەم شت زۆر میهرەبان بێ هەموو کاتێ وتومە ئەگەر ناتوانانی میهرەبان بی هیچ کاتێ ناتوانانی ئاژەڵ بەخێوکەی خاستن ئەو تەمەنە مناڵێکی ساوایە و لە باوەشتایە گرنگە بە شێوازی گرتنی پشیلە بەچکە بزانێ ئەو کاتی پشیلێتە سەرسنگێ هەست بە خۆشەویستی ئەکات و هەست بە ئارامبوونەوە ئەکات باشترین شێوازە ئەوەی کە لە خۆم بڵێن پێڕەوی ئەەکەم و لە هەموو کاتەکانە زۆرجا پشیلم بۆ ئەهێنن ئەڵێ دکتۆرە دانانیشە ئەوانە کە ئەیخەمە سەر شانم سەرسنگم وەکو چۆن مناڵی ساوە ئەدرێ بە سەرشانە هێبن ئەبێتەوە هەست بە خۆشەویستی ئەکا چونکە هەموویکی لە ئاژەڵەکان بۆ هەستی تو ئەتوانن مامەڵە و لەگەڵا بکەن چ دڕندەی چه ئارامی و لەسەرخۆیی کەوتۆتە سەر
بیرکردنەوەی تو ئەو هەستەی کە تۆ لە ناخی خۆتا هەیە و دەری نابڕی لەوانێ زۆر کەس هەبێ ڕاستە و خۆ بڵێ خۆشم ئەوێ بەڵام لە ناخۆ خۆشی ناوێت و ئەمەش کاریگەری لەسەر ئەبێت ئەو پشیلێ بە هیچ جۆرێک لێ نزیک نابێت زۆر کات باسیێواکەم پشیلانەی کە لای خۆمان بەخێوەکرێ ئەڵەن زۆر تەمەڵن یعنی بەردەوام کەوتووە لە ناوچێکەکە خواردنیشی بەردەوام درراواتێ قەڵەو بووە کێشی زیای کردووە چەند گرنگە چۆن ئاگات لەوە بێکە خواردنێکی باشی بیت و کاتەکانی بزانیتوە چۆن خۆشەویستی بیت و مامەڵی لەگەکەی گرنگی بە جوڵی بێ بە پیاسەکردنی بێت کە زۆر کات حەز ئەکا لەگەڵ یا بڕۆیتە دەرەوە یان بیبیتە شوێن باخێکەوە یان لە شوێنێکی تایبەتە ئەمانە چاچن گرنگە پشیلە جیاواز لە سەگ زۆر حەزی بە چوونە دەرەوە نیە زۆر حەزی بە بینینی کەسی نامۆنیە بە شوێنی نامۆنیە بەڵام بەگشتی ئەگەر بتوانی ئەو شوێنین کە پشیلەکەی تیا بەخێوەکەی کراوە بێ لە ناو ماڵە و ئەگەر لە ناو ماڵەکە تا باخە هەبوو ڕۆژانە کاتژمێرێک یان دوان بخرێتە ناو باخەوە بە تایبەت چیمەن زۆریان پێ خۆشە کە ئەجوڵێن شێوازی جوڵان و یاریکردنێکی خۆشیان هەیە لە ناویانە ئەمە وای لێ ئەکا کە وزەیەکی جیاوازتری باتی وەک لەوەی کە لە ژوورۆدای ناوە ئەڵێ من ناهێڵم بچێتە دەرەوە ئەزانێ ئەمە ئیشێکی باش ئەکا هەموو جارە پێیان ئەڵێم وەرە خۆت هەفتەیە لە ژوورۆ دانیشۆ دەرگا لە خۆت داخە یعنی ئەبێ لە هەموو کاتێکا تۆ هەست بکەی کە ئەوە بەشێکە لە ژیان وەکو تۆ ئەوەی کە بۆ خۆت پێخۆشە بۆ ئەویش پێ خۆش بێ جگە لەوەش بەڵێ لە چاو پشیلەی کوردیە پشیلە ئەوروپیەکان تەمەڵترن و جوڵیان کەمە جیاواز لە پشیلە کوردیەکان کە زۆربەی کات بە خەبەرە و حەزی لە یاریەوە بە بچووکترین شت خۆی یاری بۆ خۆی دروستەکە بەڵام ئەوروپیەکان ئەبێ بە زۆر بانگیکەی وەرە بایاری بکەین وەرە ئەم جۆرە یاریانە بکەین بەڵام لە هەمووی مهمتر کە خەڵکی ئێمە زۆر پێی شارەزانین و ئەزانێ کە کۆمەڵی یاری زۆرە بۆ پشیلەکە و کڕی ئیتر خۆی دانیشە یاری ئەکا ئەمە غەڵەترین شتە کە بەکاری ئەهێنن یاریەک زۆر ئاسانە زۆر جار هەیە تۆ توانی بە تاڵێ بکرا و بە تۆپێکی بچووک هەر پێشیەوە نەبەستی بەس شتێک بە سەرنجی ڕاکێشە ڕەنگەکەی خۆی ئەکەوێتە یاریکردن و خۆت دەستی پێ ئەەکە بە یاریکردن لەگەڵ یایی زۆر جار هەیە بە کلینێکسێک ئەتوانی یاری لەگەڵ بابەتی گرنگی پێدانەکە لە هەر کاکەتی بابەتی گرنگی پێدانەکە کە کاتەکەی کە تۆ بۆی تەرخان ئەەکەی یعنی زۆر کەس هەیە زۆر بە هەڵە لە زانیاریەکان تێگەیشتووە وازانێت کە کۆمەڵێکی زۆر یاری بۆ دابین کرد چۆن لە پەروەردەی مناڵە ئەو سەقەتیەمان هەیە وازانێت کە کۆمەڵێکی زۆر یاری بۆ دانا کە خواردنێکی زۆر بە بەردەوامین بۆ دانا ئیتر ئاساییە تۆ پشیلەکە و باش پەروەردە ئەەکەی غەڵەترین شت لەو خواردنانەیە کە ئەیەنێ و کوالیتی خواردنەکە نازانێت بە پێی تەمەنەکە نازانێت بە پێی باری تەندروستی پشیلەکە نازانێت چ بۆ بەکاربێنێت لەسەر خواردن بە بوەستین چونکە ئێمە ئێستا دوو پشیلە ئەبێ باجیا بکەینەوە ئەو پشیلانەی کە خەڵکانێک جار لە دەرەوەیە ئەیهێنێت حوشێک شوێنێکی هەیە لەوێ خواردنی بۆ دابینەکە لەگەڵ ئەو پشیلە ماڵیەکان کە لە ناو ماڵەکانە تۆ بە خێویانەکەی ئەمانە ئەبێ بە چ شێوەیەک بێت من خواردنی پشیلەی دەڕام بینیوە تۆنیان بۆ کڕیوەڵەن تەنانە حەز بە ماسی تۆناکە جە تونیش بە ماسیەکە یا ئەگەر بچکە پشیلە بێت شیری بۆ دائنێن لە ناو قاپێکە واتە نازێکی کەمترە بەڵام هەرەوە نەی کە ئەڵی تۆ برسی نابێت ئەوە لە هەمووی بۆی گرنگترە ئەو مەساجەژ نییە بۆ پشیلەی دەرەوە ئەمە ئەبێ ئەم خواردن دابینکردانە چۆن بێت هەم بۆ پشیلێکە لە دەرەوە بێت هەم بۆ پشیلێکە ماڵی بێ لە ماڵەوە ئەو پشیلی کە تۆ لە دەرەوە ئەیبینین زۆر جار هەیە ئەو پشیلەیە دایکی هەیە یان خێزانێکی هەیە تۆ بە ماوەیەکی کاتی ئەیبینیت و ئەڕوات بەڵام هەست ئەکەی برسیەتی و جاری واش هەیە هەر لە گەڕەکەکە تا کۆمەڵی پشیلە هەیە ئەگەڕێن ئەو کاتە باشترین خواردن ئێمە لە دەستگای میدیای کوردستان لەو پشیلانەمان زۆرە هاوکارانیشمان زۆر یارمەتیان خواردنیان بۆ دابینێت هەر ئێمە بەبێچووی لێرە دایکەکەی وابزانم بەجێ هێشتن ئێستا 4 دانن 4 بۆ 5 دانن ئەگەر هاوڕێیان وابزانم هەرەوەنەیە بەڵام نوویسم پرسیاری لەسەرەوە بکەم بۆی کە هەمومان ئۆشیاریمان هەبێ لەسەرەوە ئەو پشیلە ماڵیانە تۆ لی دڵنیای یەکسەر ئەڵێمە دەرزی لێدراوە ئەگەر دەسم بەریکەوێت یاخود بیکەمە باوەشم هیچ گرفتێکم بۆ دروست نابێت ئێستا ئێمە لە خۆمانەوە پرسیارە بکەین ئەم پشیلانە لە حوشەکەی دەستگاکەمانە هەیە زۆر کات یارمەتیانەی لەگەڵ هاوکارانم خواردنیان بۆداین بەڵام زۆر کەسمانەیە فۆبیای ترسی هەیە یاخود زۆر کەس هەیە ئەڵێ بەرم کەوێت لەوانەیە تووشی حاڵەت هێ بم ناخۆش بێ بۆ من تێگەی ئێمە ئەتوانین بڵێ خۆم پشیلانە ناچنە جێگەی کە هەر لێرە ماونەتەوە هیچ خواردنیشی کەشیان نەخواردن و خواردنی پاکیشە خۆن
هەر ئەبێ دەرزیان لێ بدرێت و دەستیان لێ نەدرێ دەرزی خۆی مەبەستمان لە ڤاکسینکردنە بەڵێ. ڤاکسینکردن ئەو ڤایرۆسانن کە لە بینی پشیلەکان بۆ خۆیان ئەگوێزرێتەوە چکە لەوەش لە کورسی بۆ مرۆڤ. بۆ خۆیان باشە. لە بینی پشیلەکان خۆیانە ئەگوێزرێتەوە یاخود لە بینی هەرێکی لە ئاژەڵەکانی ترە ئەگوێزرێتەوە هەر ڤاکسینی دوو هەم کە ئەکرێ پێویستمان بەڕێ بسە کە هاری سەگە ئەو کاتە هاری سەگەکە جگەلوی کە بۆ خۆیەتی کە ئەگەر بێت و سەگێک پەلاماری بات یاخود پشیلێکی تر کە هەڵگری ڤایرۆسەکە بێ پەلاماری بە ئەو کاتە ئەمیش ئەوێ بە هەڵگر و کە بەر مرۆڤ ئەکەوێ بێگومان کێشێ بۆ دروستە بێ هاری سەگ لە هەمووی مهمترەکە بکرێ بەڵام بەگشتی پشیلەکان زۆر پاکن یەکێکن لەو ئاژەڵانەی کە پاکترینی بوونەوەرەکانن ترسەکە هەیە بۆ گواستنەوەی نەخۆشی ئەمانە خەڵکە و ترسیان نەمێنێت ئەو ترسی کە هەیە زۆربەی ئافرەتان ترسیان هەیە لە نەخۆشی تۆکسۆپلازمۆسیس کە هەیەە بەڵام ئێمە ناوەکەی کە لە ناو خەڵکا باوە ئەو نەخۆشی کە جەنابە ئەوەی کە پێ ئەلەن دەردە پشیلە تۆکسۆپلازمۆسیس کە پێ ئەلەن دەردە پشیلە جیاوازیەکەی ئەوەیە کە ئێمە بەغەڵەت لەو مەبەستە تێگەیشتوین کە هەر کەسێک کە پشیلەی هەبێ واتە ئیتر هەتا ماوە مناڵی ناوێت ئەوەشی کە پشیلەی نەبێ پارێزراو ئەبێ بەڵام ئەمە مەرج نییە هەموو پشیلەیەک هەڵگری ئەم ڤایرۆس ئەم نەخۆشیە بێ مەرج نییە ئەو کەسێک کە پشیلەشی نەبێت تووشی ئەم حاڵاتە نەبێت زۆر کەس هەیە کە بەلای پشیلە هەر نەڕۆشون بە تەمەنیان و وەکو خۆتانتان فۆبیاشی هەیەلی بەڵام هەڵگری نەخۆشیەکەیە بۆ نمونە ئەچیتە باخێکەوە ئەچیتە شوێنێکەوە پشیلات کە پیسایی ئەکات گڵەکە هەڵ ئەکانێت و لەوێ ئەیکات و دیسانەوە گڵەکە دا ئەپۆشێتەوە ئەو کاتە ئەو شوێنە پیس بووە بۆ نەخۆشیە تۆ دەسەبەری ئەکەوێت و لا ئیرادیش نازانێت و تۆ هەڵگرین بۆ ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە تاوەکو ئەو کاتێک کە ئەو کەسە ئەکەوێتە تەمەنی گەورە بوون و ئەو کاتێک کە دووگیانە بێ ئەنج پێی ئەزانێ کە کێشەیەکی وای هەیە بەڵام خۆشبەختانە نەخۆشیەکە ئێستا چارەسەری هەیە و شتێکی ئاسانیشە ئەو ترسەی نییە کە خەڵک لە مێشکی خۆیان دروستی کردووە باشە کاتە ئەگەر بابێنەوە سەر بابەتی خواردنەکە خواردن دابینکردنەوە بۆ پشیلەکان بە چ شێوەیەک بێت خواردنەکە وەکوتم باشترین خواردنی وشکەواتە درایفود کە تایبەتە بە خۆیان هەم پاکە لە هەر شوێنێکا دای ئەنی کێشە و بۆ دروست نابێ و هەم تەندروستە بۆیان بەڵام ئەگەر بکرێ بە پێی تەمەنی خۆیانداینەی ئەگەر هاتوو بێچوتیا بوو ئەمە زیاتر گرنگی بە بێت چۆکە ئەین خواردنەکە بە تایبەت بێ بە بێچوو بۆ گەورەکەش بخوا کێشەیەکی وای جیاوازە خۆی جیاوازە بەڵام ئەگەر تۆ نەوتوانی تۆ ناتوانیت لە شوێنێکی ئاوا کراوەیە گەورەکان جیاکەیتەوە بچووکەکان جیاکەیتەوە و بڵێ تۆر ئەمە بخۆ تۆشیان ئەمە بخۆ بێچدانێ بەس وەکو ئەوەی کە لە بەعزەبارێکە تۆ حاڵەتێکی ئیمەرجنسیە و لە شوێنێکایت و هیچ دەست ناکەوێت و پشیلەیەک ئەبینی لە سەرجادا هەستەکەی برسیەتی یان لە دەرەوەیت لە گەشتای لە شوێنێکایت ئەو کاتە وەکو ناچاری ئەتوانیت شیر یان خواردنی قوتوو بەڵام بەمەرجێک خوێی تیانە بێ یاخود ئەو ماسیانە بێ کە بە ئاو ئامادەکراوە نەک بەڕۆن بیتێ ئەمە وەکو کە ئەڵێم لە باری زۆر ناچاریە کە تۆ هیچ دەست ناکەوێت تەنیا دوکانێکی بچووکە و چەند شتێکی کەمی هەیە ئەڵێیت ئەو پشیلێ نەمرێ لە برسا باشترە لەوەی کە بە بارێک بمێنێتەوە من چاوەڕێ بکەم بۆ نمونە 2 ساعات بڕۆم و بێمەلوانێ و پشیلێ لێ نەمێنێت تاوەکو شوێنێکی بۆ بدۆزمەوە بۆ ئەمە پشیلەی دەرەوەیە و ئەگەڕێت لەسەر پاژماوەی ئێمە نان ئەخوا چێشتا گۆشتە توونەیە هەچیەک بێت تەنانەت جاری وا هەیە ئێسقانی ماسیەکەی لە قورکی گیراوە یعنی هیچ گۆشتیشی پێوەنێت تەنیا ئێسقانێکە یان ئێسقانی مریشکە حاڵەتی ئاواهیمان زۆرە من ئەڵێم بۆ ئەو کاتانە هەچیەکە بەردەست ئەەکەوێت تەنانەت پارچەیە نانیش بێت بیێرێ لە مردن ڕزگاری بکە بەڵام تۆ ئەگەر هاتوو لەناو حەوشەی خۆتە حەزەکەی کۆمەڵێک پشیلەی دەرەوەیە بێت نان بخوا ئەو کاتە درایفود ئاسانترین شتەکە بۆیان داعنەی حەزی کرد شیری بێتێ
ئەو غەڵەتەی کە لەناو خەڵکیێمە زۆر بڵاوە شیری کەم چەوری بەرێ ئەو شیرێکی ئێمە خۆمان ئەیخۆین لاکتۆزی تایە شکلی لاکتۆز هەرسکردنی قورسە بۆ پشیلەکان خۆیان لە شیری خۆیانە لاکتۆزی تیانە کەواتە تۆ ناتوانانی هەمان شیری بیتێ ئەو کێشەی بۆ دروست ئەکا باشترین شت شیری پشیلە شیری پشیلە باشە بەخت و هەیە چینە سەر یەکێک تر لەو تایبەتمەندیانەی کە زۆر جار لە لای خۆمانەمە من ئەمەم بەدی کردووە کەسێک کە بووە پشیلەیەکی لە بێچویۆ گەورە کردووە بەڵام زۆر کات لەبەروی خێزانەکە مناڵەکانی یاخود خوێندکارە تاقیکردنەوەی هەیە ماوەیەکی یا بە کەسێکیکە سێرەکەم پشیلەیە بەو شوێنە ناموو ینی گۆڕینی ژینگەی شوێنەی پشیلەکە ئەڵێ با ماوەلاو بێ دوای بۆ هێنەوە کە سێرەکەم پشیلەی لاواز بووە ئەم پشیلێ خواردن ناخوا بەباشی کەواتە لەم کاتانەیە ئەو خێزانانی کە خاوەنی ئەم پشیلێن ئەبێ چۆن مامەڵی لەگەڵ بکەن هەردوو لایەنەکەشی هەمەڵێ خوێندکارەکەم بووی تۆزێ بتوانانی وانەکانی ئەم لایانی تریشەوەی کە پشیلەکە نامووی بە ژینگەیەکیکە پشیلەکان زۆر پێیوەستن بە خاوەنەکانیانەوە جیاواز لەوەی کە خەڵک لێ تێگەیشتووە کە ئەڵێن پشیلە ئیتیمان بە خاوەنەکەی نایە یاخود پێ ئەڵێن بێوەفایە نەخێر بێوەفا نییە بەڵام سیفاتێکی هەیە کە بە جۆرێکە کەمێک لە خۆبەزلزانینی هەیە ئەو کاتێک کە نەیەوێت نایەت بۆلات و وەڵامە نایەتەوە جیاواز لە سەگ ئەمە سیفاتێکی تایبەتە کە ئەلەوانە هەیە بەڵام لەو بارانەیە من هەموو جارێ پێیان ئەڵێم هەتا ئەتوانن لە ناو ماڵی خۆتانە بیان هێڵنەوە چونکە ئەو تووشی بارێکی دەرونی ئەبێتۆ دەڕۆژ ئەبێتە لای خاوەنێک تا لەگەڵ ئەم کەسە ڕایەت زۆری پێ ئەچێت دوای ئەو ئەگەێڕیتەوە بۆ لای خۆت ئەم زۆری پێچێتەوە دیسان کێشەی دەرونی بۆ دروستەکە یانی تۆ لەم کاتانەیە ئەم ئەخەیتە چەند بارێکی سترێسەوە و پشیلێکێکە لەو ئاژەڵانێ کووتم شوێنی تازە زۆر نامۆیە بووی و زۆر کات هەست بە شڵەژانێکی زۆر ئەکا کە کەسێک تەنانەت تۆ لە ناو ماڵی خۆتا کە میوانت دێت ئەو ئەشڵەژێ پێی ناخۆشە مەگەر میوانێک بێت کە زۆر هاتو چۆ بکە بیناسی ئەگینە نایەتە لای میوانەکە زۆر باش وەکو دووە پرسیاری من لە بەڕێزت ئێمە هەندێک جار ئەمەمان زۆر لە ناو خەڵکا بیستووە ئەڵێت ئەگەر لە ماڵەکە پشیلە هەرچەند ئەو پشیلانەی دەرەوە بێ بەدەستیەوە بێزار بوو بێت ئەڵێ ئەگەر تەنانەت بیخێتە ناو فەردەیەکیشەوە بیبێ لە شوێنێک دای بنێ ڕێگەکە ئەدۆزێتەوە دێتەوە بەڵام ئەمەمان بیستووە پشیلەی ماڵی هەڵێک جار ون ئەبێت ئەمە هۆکارەکەی گەڕێتەوە بۆچی دکتۆر شارە پشیلی ماڵی کەون ئەبێ چەند هۆکارێکی هەیە وەکو بزانین ئەم پیشانی کە تۆ لە ماڵەوە بەخێوەکەی زۆربەی زۆریان بە ڕێژەیەکی بەرز ئەوانن کە پشیلەی ئەوروپین نەک پشیلەی کوردی کەواتە ڕەنگ و شێوان جوانە و لە بازاڕە پارێکی زۆر ئەکەن زۆر حاڵەتمان هەیە کە لە کامێری ماڵانەوە دەرچووە پشیلەکە بە ماوەیەکی کەم چۆتە بەردەرگا کەسێک ئەیبات پشیلە ماڵیەکان بەگشتی ئاقڵن لەسەر خۆ هێمنن و بە ئاسانی ئەگیرێن ئەمە یەکێکە لەو شتانەی کە دوور ئەکەوێتەوە تۆ نازانیت ئەگەر بێت و کەسێک نەبینێ لە کامێراوە یەکێکی تر لەوانە لە کاتی وەرزی جوودبوونە بە دوای نێرەیان بە دوای مێیە ئەگەڕێن ئەگەر بێت و هەرخۆی بەتەنیا بێ هەتاوەکو نێرەیە گیان مەیەک پێەکە زۆری پێچێ و جاری وا هەیە ئەو ژینگەی بەدڵە و ناگەڕێتەوە بۆ لای تۆ جاری واش هەیە ئەگەڕێتەوە دوای هەفتەیەک دە ڕۆژێک ئەگەڕێتەوە بۆ لای تۆ هیچ کێشێکیشی نابێت جاری وا هەیە تووشی کارەسات ئەبێ لە دەرەوە وەکو سیارە لێیان وەکۆی کە سەگ پەلاماری بە یاخود ئەمە پشیلەی ماڵیە پشیلەی تر پەلاماری ئەیات پشیلەی کوردی هارترن لە پشیلەی ماڵیەکان ئەوروپیەکان یەکێکی تر لەو کێشانە ئەوەیە کە نادۆزرێتەوە بەڵام بەگشتی وەکو وتم جیاواز لەوەی کە خەڵک ئەزانێت پشیلە زۆر زۆر زیرەکە لە هەموو هەستەکانی تۆ تێئەکا تەنانەت من خۆم لەم ڕۆژانە نەخۆش بووم پشیلەکەم هاتە لام و بە شێوەیەک کە چاو ئەبڕێتە چاوت واتە بە تەواتی دڵنیایی ئایا بە تۆ کە تو خۆشەویستترین کەسی ئەویت و بە شێوەیەک وەکو ماچکردن ماچ ئەکا کە دەمی ئەنێ بە پێستەوە واتە
تۆ بەشێکی لە من و ئەو وزە نەرێنیە کە لە تۆیان هەیە ئەوێت بگوێزێتەوە بۆ خۆت. دەست خۆش بێ بە هیوای ئەوەی کە هەر کەسێک بڕگارەیە لەسەر ئەوەی کە پشیلە بەخێو بکات یاخۆ پشیلەی هەبێت ئەو زانیاریانەی هەبێت پێشەوەی پشیلەکە بکەێنێتە ناو ماڵەکەی خۆی و بەخێو بکات. دەستەکانی خۆبرێت دووبارە سپاس.